سڵاوی خی گەورەتان لێبێ بینەرانی ئازیز و خۆشەویست وەکو دەزانین هەر کۆمەڵگایەک بە شێوازی خواردنی خۆی دەناسرێتەوە بەڵام ئەم ناسنامەیە تا ڕادێ گۆڕانکاری بەسەردا هاتووە بەهۆی تەکنەلۆجیا و سۆشیال میدیا و هەروەها سەردەمی نوێوە بۆیە دەمانەوێت لەم بەرنامەیەدا تشک بخەینە سەر ئەوە و پرسیار بکەین ئاخۆ ئەم گۆڕانکاریە تا چه ئاستێکە و چ کاریگەریەکی لەسەر ژیانی خەڵک و لە ژیانی ڕۆژانی خەڵک دروست کردووە و چ کاریگەریەک و چرخانێکی لەسەر تەندروستی و ژیانی خەڵک دروست کردووە لەنێو کۆمەڵگادا و لەگەڵمان بن بەردەوام نەبین و دەپرسین لە کەسانی پسپۆڕ و شارەزا لەم بوارە و هەروەها ڕای خەڵکیش لەم بارەیە وەردەگرین لەگەڵمان بن. سڵاو لەبێ کاکە سڵاو لێوەی بەڕێزیش بێ زۆر بەخێر بێن بمامڵەوەک و گەنجێک ڕۆژانە چەند جار لە دەرەوە خواردن ئەخۆن و زیاتر و خواردنانە ئەیخۆن چییە بەگشتی؟ زیاتر لە ماڵۆ هەر خێزانم خواردن دروستەکات ئیتر چونکە بەنسبەتیەوەی ئێوارانی کێم بۆ ئیش ناچارم لە دەرۆ یە جاری وایە لە فێ یاخۆت پیتزایە یاخۆ ئەم خواردنانەیە زیاتری خۆم بنان لە ماڵ و هەر خۆتە زانی ئافرەت کوردەواری هەر چێشۆک و برنج و فاسۆلیا ئامشتانە دروستەکە یانی شکفتە ئامشتانە زیاتر خواردنانە وەکو گەنجێک تا چەند حەز بە خواردنە کوردەواریەکانەکەیت ئەیان خۆی زیاتر؟ وەڵڵاهی زیاتر کەم تامی ئێسش ماوەتەوە حەزم لێتی کفتەی بە ماستە میش داپیری بە ڕەحمەتم دروستیە کرد لە دوایەوە تر دایکیشم بە هەمان شێوە خواردن و شتیوە دروستەکە وەکو دۆڵمە و هەر کفتە زیاتر حەزم لە کفتەیە یعنی هەر تۆ حەز بە خواردنە کوردەوارەکانێکی وەکو خواردنە جیاوازە خێراکان هەیە هەر کوردەوارە چووکە هەم ئەمان سوود بەخشترن وەکۆمانی ئێستا زیاتر خۆم هەر حەزم بۆ خواردنانەیە لەگەڵ برنج و شلە و شلەکان کێشم شەوان بۆ منە لە درەنگانە ئەگەر بۆ منە برسیت بەیان لە دەرەوە بیت پێویستکە خواردن خۆی کام خواردان ناخۆی وەڵڵاز هەر یا پیزایان بەرگرە لەو دووە زیاتر نییە شاورمەیە ئەوە کارەکەی بۆ چێگەڕێتەوە حەز بۆ خوارداناکەی لەو کاتەیە پێێتی باڵێ حەزم پێێتی ئەی هەستانکەی لە ڕووی تەندروستیەوە زەرری نییە حەز بۆ وەڵڵی تر خۆی ئەڵێن هەموو خواردنێ نیوەی زەرری ئەمانەی کە دایمە تۆ لەسەر شتێکا بەردەوام بێت بەڵام دنیاکە هەروە هەرە مرید مادەمە مرین بە بەزکتێری بمرێت ینی ئێوە لەبەر چێژەکەی ئەو خواردنە خۆنیان لەبەرەوەی کە خێرا حازر بەدەستەوە خێرا ئەتوانی خواردنە تر خێرا حازر ئەما گەڕێتەوە سەر خودی کەسەکان تەعامولکە یاخۆن ئێستەوە خۆم زۆر بێت تەعامولە حەزەکەم دایمە کە داوام گرێکسەر دەمادەست بێتەوە لای خۆم و بیخۆم و بێەوە ناخۆش ئارەوەڵ سپاس دەکەم یاخۆ سەلامەت زۆر بەخێر بێن بەخێر بێن سەرسا ساچاوەکەم ژی سپاس دەکەم سپاس مەمنون پێمان بڵێ ئێوە خۆتان سەردانی ئێرەتان کردو بگومان بۆ خواردنەوە بۆ ئێرە شەقامێکی ناسراوە لە سلێمانی بە خواردنی جۆرا و جۆر زیاتر ئێوە خۆتان حەستان لە چ خواردنێکە خواردنی کوردەواری یا خواردنی خێرا؟ ناوەڵە خواردنی کوردەواری تاوان هەموو کەسی حەزیرەوەیەک مەسەلەن کە کوردبی حەزە لە خواردنی کوردەواری هەر کەس و کەلتوری خۆی حەزرەیە وەڵامی ترە دینی هەندێک چشتی مەسەلەن ئەوە هەیە هین بڵێن جیاواز یعنی شەوتە مەسەلەن هەندێک شوێنی یعنی ئەوەکەیان دەبێ مەسەلەن تۆزێ جامی پێوە بێ ئەوەی پێوە بێ لەبەر
لەبەر تۆزە لەبەر مێشە لەبەر ئەم شتانێ تۆزێ یعنی ئەوە نییە سەحی نیە شتەکە ئەی با بڵین ئێوە زیاتر لەگەڵ خواردنی کوردەوارەکانان بخورێت یان خواردنی دەرەوە ناوەڵە خواردنی کوردەواری ناوەڵە خواردنی کوردەواری خواردنی دەرەوە هیچ ئەوەیەکی وای نییە ئەی ئێستا با بڵین ئەکرێ وەکوی بەڕستان تەمەندان گەورەترا ئیشەڵا تەمەند درێژ بن سەردەمی ئێوە با بڵین خواردنی فاسفود و خواردنی خێرا و مەدام کەمتر بووە یعنی ئێستا هەستان چۆن نابین گەنجەکان ڕوو لە خواردنا ناکەن وەڵی ئێستا بەلای زۆری گەنج زۆری حەزی لە خواردنی زۆر خێرایە یعنی ئێ لاگەمنێ مەسەلەمەی لەمانەی عمری ئێمەیە و ئەم شتانەیە ئەم زەمانە حەزیان لە مەسەلەن مەطعەمەوە بڵێن خواردنی کۆنە مەسەلەن فاسیلە برنجە قۆزیە مەسەلەن دۆڵمەی کوردەواریە مەسەلەن ئەم ناواشتانەیە بەڵام ئەمەی مەسەلەن بۆ گەنجەکانی ئێستا زۆری کنتاکی و نازانم ئەندۆمی و نازانم ئەم ناواشتانەیە ئەوە ئێمە لەوانە دوورین جیاوازە لە سەردەمیەوە تەنان ناوەکانیشان لانە بەباشی خۆشم لە دەرەوە هاتوومەتەوە و تقریبا 30 لە دەرەوەم لەوێش هەر ئەو نوع خواردنانی خۆیان هەیە ئەوان خۆیان خواردنی زۆر کەمە خۆن زۆر بچووک بەس بە مەسەلەن ئەوەی تایە باس هین خۆمان ئێمە کە فێر بووینە بەمە ئێستا لەوەتی هاتوومەتەوە 24 ساعت هەر بە دوای ئەمانەمە دۆڵمەیە قۆزیە نانزاوی تر ئەم نەواشتانی هەر حەز بۆ خواردنە کوردەواری ئارێ وەڵا هەر حەزم بە کوردەواری نەوەڵە سە لەوێ ماساوی ئەوە بە خەونیشەوە نایبینی نەبەخوا هەیە بەس ئەو تامەی نییە ئەم تامەی ئەمەی نییە ساموچێژەی کە لە خواردنی کوردەواریە هەیەجا باڵێ زۆر جیاوازە زۆر جیاوازە زۆر سپاس دەکەم. ئەگەر بە کوردی بەراوردێک لە نێوان ئەو دوو جۆرە بەرهەمە خۆراکیە بکەین ئەتوانین بڵێن خواردنە کوردەواریەکان خواردنێکی پڕبەهای خۆراکیە خواردنە خێراکان خواردنێکی پڕوزە بەڵام خاڵی لە بەهای خۆراکی ئەتوانین ئێمە چەند ڕێگەیەک بەکاربێنین بۆ ئەوەی زیانەکان کەم بکەینەوە جارە ئێمە گەر ئەو بەرهەمانەی لە هەموو ماڵە کوردەواریەکانی خۆمانە هەیە با بڵین وەکو بەرهەم پاقلەمەنیەکانە نۆکە نیسکە لۆبیایە فاسۆلیایە ئەم بابەتای پاقلەمەنیەکانە ماست و شیر و بەرهەمەکانی شیر و لەگەڵ یا مریشکە گۆشتە ماسیە سەوزە و میوەکانە برنجە نانی دانەوێڵەی تەواوە پەتاتە ماکەرۆنی ئەم جۆرە خۆراکانە ئەتوانین بڵێن لە هەموو ماڵەکانە هەن و ئەمانە خۆراکی تەندروستن هەر سێ ڕەگەزە سەرەکەی خۆراکیەکە لەم سەرچاوە خۆراکیانەوە دەستمانەکەی وەکو پرۆتین و کاربۆهیدرات و چۆرێ سوود بەخشەکان بەڵام کەینە سەر خۆراکە خێراکان و خۆراکە دەستکاری کراوەکان ئەمانە ڕاستە لەو بەرهەمە خۆراکیانە بەرهەمە هێنرێن بەڵام بە دەستکاریکردنەوە و لەگەڵیشە کۆمەڵێک مادەی زیانبەخشی وەکو پارێزەر و ڕنگ و تام و بۆن و ئەم شتانی بۆ زیاد دەکرێت کە لەشی مرۆڤ ناتوانێت مامەڵەیی لەگەڵا بکات بەو شێوەیە کە مامەڵە لەگەڵ بەرهەمە تەواوەکەیە ئەکات کە لە وەکوتم لە هەموو ماڵێکی کوردەواریە وجودی هەیە بۆیە وەکو بەراوردێک ئەتوانین بەو شێوەیە بەراوردی بکەین و چۆن زیانەکان کەم بکەینەوە بەڕاستی مرۆڤ ئەبێت بە شێوەیەکی سەرەکی پشت ببەستێت بە خواردنە خۆماڵیەکان و ناوبەناویش هەنێک لەو خۆراکانە بخوات ناڵین زیانی نییە بەڵام ئەکرێ ئەگەر بە شێوەیەکی کەم بێت زیانەکانی کەمتر بێت و لەگەڵیشیا بۆ نمونە کەسێک پیتزا خوات بە نمونە ئەگەر لە سەرەتاوە ژەمێکی سەڵاتە بخوات قاپێکی سەڵاتە دوایەوە چەند پارچە پیتزایەک بخوات و لە دوای 2 ساعتیش لە خواردنی پیتزاکە 9 ساعتێک جوڵەی هەبێ ئەکرێ بڵین زیانەکەی کەم ئەکاتەوە لە ڕاستیدا یەکێک لە زیندوتی کۆمەلگا ئەوەیە کە هەمیشە لە گۆڕانکاری کۆمەڵاتی بەردەواما بێت کۆمەلگا هەمیشە پێویستی بەوە هەیە کە گۆڕانکاری لە شێوازی ژیانکردن و شێوازی بەڕێوەبردن و گەیشتن بە قۆناغی سەقامگیری کۆمەڵاتی هەیە کە ئەوە بەشێکە لە سروشتی کۆمەڵاتی کۆمەلگا و لە نێوان نەوەکانیشدا دەبینی هەر سەردەمێک تایبەت بنەوەیەک لە سۆری پەروەردەی گشتیە و بە شێوە گشتێکش هەر لە سەردەمی پەروەردەیە دەبینین هەر تاکێک لە نێوان 10 بۆ 15 ساڵ گۆڕانکاریەک لە سروشتی تاکەکە دروست ئەبێ واتە نەوەیەک پەروەردەکەی پێویستی بە 10 بۆ 15 ساڵ هەیە کە
نەوەیەکی جیاوازتر بێ لەوەی پێشووتر واتە لە گەڵ گۆڕان و گەشە سەردنی سەردەما نەوەیەک جیاواز دەبێت لە نەوەی پێش خۆی کە تەمەنی 10 بۆ 15 ساڵ جیاوازی دەبێت بۆیە هەمیشە خودی پەروەردە پێویستی بە زیندومانەوە هەیە پێویستی بە گۆڕانکاری هەیە پێویستی بە چاکسازی هەیە تێیدا سیستمی پەروەردەوا دروست بووە کە هەمیشە گۆڕانکاری تیا دروست ببێ یەکێک لەو شتانەی کە بەردەوام ئەو گۆڕانکاریە دەیانگیرێتەوە نەک هەر خودی کەسایەتی تاکەکان بەڵکو شێواز و ستایلی ژیانکردنیش دەگرێتەوە یەکێک لەو بابەتانە پرسی خواردنە ئەگەر سرنج بێ خواردنەکانی کللتوری ئێمە نەوەی ئێمە جیاواز بووە لە نەوەی پێش خۆمان ئێستا ئێمەش لە دۆخێکان کە نەوەیەک هاتۆتە پێشەوە هەم دیسان ئەوانش سروشتی خواردن و کللتوری خواردنیان جیاوازە لەگەڵ کللتوری ئێمە سەردەمانێک پێشێمە باوانی ئێمە باسی کۆمەڵێک خواردنیانە کرد کە زۆر جیاواز بوو زۆر بەلانەوە خۆش بوو تام و چێژی هەبوو بەڵام ئێمە هەستمان بۆ تام و چێژە ناکرد ئێستا کە ئێمە خۆمان بووینەتە باوان بە هەمان شێوە دەبینی نەوەکانی ئێمە جۆرێک لە خواردنیان بەلاوە پەسەندترا کە جیاوازە لە فەرهەنگ و کللتوری ئێمە و جۆرێک لە سەرتاپاگیری گرتوتەوە کە خواستی گەنجان بە جۆرێک بێت لە سەر خواردنە خێراکان و ئەمە بۆتە دیاردەیەکی جیهانی چونکە زۆرێک لەو کۆمپانیانەی کە بوونەتە بەرهەمهێنی خواردن ئەمە هەر توێژینەوەیەک هەیە کە لە 1942ەوە پلانی سەرمایه‌داری بۆ جۆرە بۆ کە وڵاتانی سێهەم وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و ئەو وڵاتانی پێڵەن تازە گەشە کردو بە جۆرێک لێ بکەن کە گۆڕانکاری لە سیستمی خۆراکیانە بکەن ئەوانش دوو ڕێگەیان هەڵبژار یەکەم ڕێگە لە ڕێگەی خواردنەوە بێ کە گۆڕانکاریەکە دروست بکەن بۆی کۆنتترۆلی ئارەزوی خواردنەکەش جارێکی کە بگەڕێتەوە سەرخواستی ئەوان بۆی دەبینیم بە ماوەیەکی درێژ ئیشی لەسەر کراوە کە نەوەیەک بەرهەم بێ خواردنەکان خواردنی ماڵەوە نەخوات هەمیشە خواستی لەسەر خواردنێک بێ کە لە دەرەوە بێ وردەوردە دەستکاری پەیوەندی خێزانەکان ئەکا ئەمە وردەوردە کۆبوونەوەی خێزانی کەم ئەکاتەوە و تەنانەت شێوازی خواردن و تایمی چۆنڵ کاتەکانی شەو و ڕۆژ و خواردنەکانی نێوان نەوەی ئێستا لەگەڵ باوانە زۆر جیاوازی هەیە بە دڵنیاییەوە چکە خواستی نەوەی ئێستا زیاتر بۆ خواردنە خێراکانە ینی ئەگەر بکرێ ڕاپرسێ بکرێ دەبینی زۆرینیان خواستیان لەسەر ئەوەیەکە خواردنی خێرا بخۆن بەڵام ئەگەر کەسێک لەنەوەی ئێمە بپرسی یەکسەرە لە دۆڵما سەروپێ بریانی ینی تەنانەت شێوازی هەڵبژارنی خواردنەکانمان زۆر جیاوازی هەیە چونکە ئێمە بە فەرهەنگ و کولتورێکی ئەو خواردنانە گەورە بووین و ئەوانیش لە سەرتاوە دەستکراوە بوون باوان بە فەرهەنگ و کولتوری خواردنێکی جیاوازترەوە پەروەردابن لەگەڵی ڕادێن بۆیە تایپی خواردن شێوازی هەڵبژارنی خواردنەکەش لە نەوەیەک بۆ نەوەیەکی تر گۆڕانکاری بەسەردایە ئێمە لە کۆمەڵناسی کاتێکە نەوەکان چۆنەڵێ بەراوردی نێوان نەوەکان دەکەین یەکەم خاڵ دەبینین ئەم جیاوازیە جۆرێک لە ململانێ دروست ئەکا هەر وردەوردە ئەبێت بە جۆرێک لە ململانێ بۆ نمونە لە نێوان خواردنی ماڵەوە هەمیشە دایک خواردن ئامادەکە و نەوەی تازە پێ رازی نییە خواستی لەسەر خواردنی خێراکان زیاترە بۆیە دەبینیم جۆرێک لە ناڕازی بوون بەریەکەوتن دروستە بێ وردەوردە ئەم بەریەکەوتنە لە پەیوەندیەکانە ڕنگدانەوەی ئەبێ وردەوردە دەچێتە ناو دۆخێکی تری ژیانکردنەوە ئەبێتە بەشێک لە ڕەفتارەوە. سڵاو لە تۆش بەڕێزم بەخێر بێت. پێمان بڵەوەکو گەنجێک تۆ زیاتر ڕۆژانە ڕێک ئەکەوێت چەند جار لە دەرەوە خواردنی دەرەوە بخۆی زیاتر چی ئەخۆی؟ سەرەتا بەخێر بێن. ڕاستی ئەمە لەبەرەوەی کە کاتەکەمان لە دوای ئەسرەوە دەست پێکات ینی نانی ئێوارەمان لە دەرەوە بێت ڕاستی تر مەجبورین ئیشەکەمان لە دەرەوە ینی ناتوانین لە ماڵەوە نامخۆین لە دەرەوە نانەخۆین تر بۆ ئێوارە گۆڕیتر ئێواری وایە برنج و شلە خۆین ئێواری وایە لەفە خۆین ئێوارەی شووا هەیە ینی بە شتێکی سادە بەڕێیەکەین لەخوا بەزیابێ زۆربەی مەتعەمەکان پاک و پختان ڕێنمایەکان جێبەجێەکەن هیچ گلەیەکمان لێی نییە وەزارەتی تەندروستی هیچ کەم و کورتێکی نەبووە لەو بارەیەوە. زۆر باشە ئەی پێمان بڵێ ینی وەکو گەنجێک زیاتر خۆت
هەز بە خواردنی خێراکەی یان هەز بە خواردنی ماڵەوەکەی؟ وڵی هیچ خواردنێ ناگا بە خواردنی دایک دەستایەکی خۆشی هەیە باوەڕ ناکەم هیچ مەتعەمێکیش ئەو خواردنەی دەستی دایک بتوانێت دروستکە ینی خواردنی دەستی دایک هەمیشە تایبەت بووە تاموچێشێکی تایبەتی هەیە ئەتە لەبەرەوە هەر خواردنی ماڵ خواردنێکی کوردی زۆر حەزلێتی چ خواردنێکی کوردی زۆر حەزلێتی؟ خواردنی کوردی حەزم لە بریانی بریانی تایبەتە بەڵێ ئەی بۆ نمونە بەهۆی ئیشەکەتەوە یان قەدرێکە شەوان درەنگ نام خۆیت بێتشی بۆ شوێنێکی تایبەت بۆ خواردن لە شەوانە وڵی ترەوە بەپی کاتە شوی وایە مەجالمان نابێت مەغریبان نابخۆینانی کاتی ناخواردن دواکەوێت لەگەڵ برادرانە دانیشین لێرە خواردن داواکەینە ڕۆینەیەنین هەر لێرەی خوین ئەمە ئیشەکەمان ناتوانین ینی ئێرە جێبێڵین شەی وایە کاتە درەنگانی شەو ینی خواردن بخۆین بەڵێ شەی وایە دواکەوێت. ئەی زیاتر لەو کاتە درێنانە چ خواردنێک دەخۆن؟ وڵی خواردنی خێرا فاسفود ئیتر ئەو خواردنان ناخۆین. بەڵێ زیاتر حەزدان لەو خواردنانەیە؟ بەڵێ زۆر باشە خزمەتانە دەستان خۆش بێت بەخێر بێ. لەشتان ساف بێت. لە چ خواردنێکە؟ من؟ بەڵێ بەڵام من بەس ڕقم لە بریانیە. ئەی وەکو حەزان لە چییە؟ حەزم لە کەبابە لە گۆشە لە تکەی مریشکە. بەڵێ ئەتر خواردنە سوگەکانەوە. حەزی بە خواردنی کوردەواریە زیاتر وایە؟ زیاتر کوردەواری بڵێن کفتە، شفتە، کوبە، زەڵاتە بڵێن خەیار و تەماتە و ترش و ئەمانەی تێکەڵابە حەزم لەو شانەیە. زۆر ئەی تاچن لەگەڵ خواردنی خێرایت خواردنە خێراکان فاسفود و ئەوشتانە؟ هیچی. خواردنی خێرا فاسفودا پیتزا و هەمبەرگر حەزم لێ نییە. لەگەڵ ئەو خواردنانە تامی نییە زانیت چی ئەو خواردنانە خواردنی پیزا ئەمانە شتێکی تازەیە بەس خواردنی کوردەواری شتە کۆنەکان دایمە چاکترە لە تازەکان. پیزا تامی کواتیایە پازایە نازانم چیەوارە بۆ مناڵە بێ بۆ ئێمە نابێت ناوەڵام حەزم لەوانە نییە. ئەی ئێستا گەنجەکان زیاتر و خواردنانە هەخۆن ئێستا من لە ماڵۆ کچم هەیە ساوەر ناخۆن پاڵپینە ناخۆن پیزا پازا ئەمانە زیاتر داوای خواردنی دەرەوەکەن سەفەری ئەمانی بەهینەیەنن لیڤەریۆمانە حەزیان لەو خواردنانەیە تر خواردنە ئێمە چونکە تەمەنێکمان بردوۆتە سەر خواردنە کۆنەکانمان بەدڵە تامی ئەو خواردنە هەر تامی ئەو ساتامی سایە خۆشە بەس بەخوا خواردنی تازە من حەزم لێ نییە لەگەڵ یانیم ئێستا تا چۆن لەگەڵەوە ئێستا گەنجەکان زۆر ڕووی ئەکەنەوە خواردنانەیان وڵی بگەڕێنەوە بۆ خواردنە کۆنەکە بۆ خواردنە پەڵپینەیە یا قەلە خەرمانێ یا ساوەرە سەدقاتی و خواردنانەیە تامی تایە کوردیە کوردەواریە ئەتر ئەمە لە لادێ ئەکرێت لە هێنا دایمە ئەو خواردنانە چاکرا هیوادارم یعنی ئەو شتە تازانە واز دێبێنن خراپە خواردنی تازە باش کۆن باشترە لەگەڵ یانیم بۆ خواردنە من خۆم لە ماڵەوە مناڵەمەیە لەگەڵ یانانیم دایمە پێشیانەڵێم بە قسەم ناکەم ئەڵێ حەزمان لەم خواردنە تازانەیە من خۆم نایخۆم دەستان خۆش بێت. وڵی فیاتر لە هەموو شوێنەکە لە هەموو مەتام و فاسفودێکە خەڵک لە کاتی زۆربەی ژەمەکانە داوای خواردنەکە بەس ئێمە لە درنگانێکی شەویش خەڵک داوایەکە لە بەرەوەی تاوەکو درنگانێکی شەوی ئێمە دوکانمان کراوەتەوە وڵی لە ئێمە لێرە زۆربەی گەڵفی گۆشتە لەگەڵ مریشکی برژاوەکەمان لەوەی مریشکە برژاوەکەمان ئێمە فرێشە بە بریانی بە هەموو شتێکەوە یاتر خەڵک زۆربەی خوازیاری زیاتری لەسەرە گەڵفی گۆشت و مریشکە برژاوەکەمان وەڵڵاهی خۆی زۆربەی تەمەنی گەنجە تەمەنی لاوەکانە گەنجاوانە زۆربەی داوایەکەن بەس ئێمە لەبەرەوەی کۆنە لێرە
هەموو داوایەکە ینی بەتەمەنەکان و گەنجەکانی ژەر داوای خواردنەکەن لای ئێمە شەوانە دوای دوانفەوە خەڵک زۆربەی بەرگر داواکە گەفی گۆشت و مریشک زۆربەی داواکە ینی تەڵەبێکی زۆربەی بە تەلەفۆنیشە ینی خواردارێکی زۆری لەسەر لە هەم لە تەڵەباتەوە هەم لە ڕووی ژمارەکانی خۆمانەوە. خواردنی بۆ نمونە ئێمە دایم کە هەمیشەکە قسە ئەەکەین پشت بە سەرچاوە زانستیەکان ئەبەستین. توێژینەوەکان بینیمیانە ئەوانەی کە خواردنەکانیان لە ڕۆژە ئەخۆن بەراورد بەوانەی کە خواردنەکانیان لە کاتە درەنگەکانە ئەخۆن و لە شەوە ئەخۆن، دایم ئەوانەی کە لە ڕۆژە خواردنەکان ئەخۆن کێشیان ڕێکتر بووە بە دڵنیاییەوە کە تۆ خواردنەکان لە کاتە درەنگەکانی شەوە ئەخورێت کاتژمێری بایۆلۆجی جەستە گۆڕانکاری بەسەرایەت. تەنانەت نوێترین توێژینەوە ئاماژەی بەوەیاوە کە کاریگەری لەسەر بەکتریا سوودبەخشەکانی کۆلۆن دروست ئەکات. بۆیە باشتر وایە ژەمی ئێوارە کۆتا ژەم بێت و خودی خۆشی ئێمە هەر نەک ئەوەی کە خۆراکەکە لە درەنگانی شەوە ئەخورێت زیانی هەیە، هەر خودی ئەوەی مانەوەی کەسەکە بۆ ئەو کاتە درەنگە زیانی هەیە. چکە ئێمە ئەگەر خەوێکی تەندروست پێش 11 شەو مرۆڤ نووست بێ، ئەگەر تۆ لە 6 و 7 ئێوارەیە نان ژەمی ئێوارە بخۆی ژەمی ئێوارە کۆتا ژەمێ بێ، ئەو کاتت حوتی بەیانی خەبەرێ ببێتەوە لە 11 نووست بی لە 7 خەبەرێ ببێتەوە، بەم شێوەیە تۆ 12-13 کاتژمێرێک نانە نەخواردووە. ئەو ئەبێ بۆ ڕۆژووی پچڕ و نازانم ڕۆژووی زانستی ئەوانە کە خەڵک باسێکە کەوایە تۆ نە لە ڕۆژەکە خۆ برسی ناکەی، لەگەڵ ئەوەشە بە شێوەیەکی تەندروست 12-13 کاتژمێرێک ئەگەر هەر ژەمێک بۆ کەسێک پێشنیار بکەین هەوڵەیەن هەر سێ ڕەگەزە سەرەکی خۆراکەکەی تیابێت لە پرۆتین، لە کاربۆهیدرات، لە چوری زود بەش. بۆ نمونە کە بۆ هاوڵاتیان بڵێ من باشە ژەمێک بەم شێوەیە ئەبێت چۆن بێت. بۆ نمونە هەنێک سەوزە و سەڵاتەی لەگەڵا بێت. ئیتر ئەم سەوزە و سەڵاتەیە ئێمە مەسمانەوەی مەسەڵەن تەماتەیە، خەیارە، کاهوە، هەر شتێک لەو بابەتانە ئەبێت، لەگەڵ یا کاربۆهیدراتی ئالۆزی لەگەڵا بێت، بۆ نمونە نانی دانەوێت لە تەواوە، بۆ نمونە برنجە، و لەگەڵ یا بەرهەمێکی پرۆتینی لەگەڵا بێت، بۆ نمونە بەشێک مریشکە، سنگی مریشکە، ڕانی مریشکە، یان ماسیە، یان گۆشتە، یان پاقلەمەنیەکانە، شتێک لەو بابەتێ بێت. یان بۆ نمونە گەر زۆر سادەتر قاپێکی ماست هەنێک چەرەزاتی هاڕاوی تێکەڵ بکات ئەبێ بە ژەمێکی تەندروست، یان مەسەلەن 2 هێلکە لەگەڵ پارچەیەک نان قاپێکی سەڵاتە. بەم شێوەیە تۆ سێ ڕەگەزە خۆراکیەکە لە ژەمەکەیە ئەبێت ژەمێکی تەندروستە. واتە ئەو کەسە کاتێکی درەنگی شەو ئەمێنێتەوە خودی خۆی ئەمە بەهۆی ئیشەکەیەوە ناچارە باشە، بەڵام لەگەڵ ئەوەشە بە دیلیڤەری خواردنێکی دەستکاری کرا و داواکە ئەوەندەی ترە حاڵەتەکە خراپترە بێت، کەوایە تۆ مانەوەکەت بە درەنگانی شەو ناچاریە، لەگەڵ یا هەوڵ بە خواردنەکەت تەندروست بێ و لەگەڵیشە هەوڵ بە جوڵەت هەبێت، کەوایە تۆ چەند خاڵێکەیە با خاڵێکیان خراپێ بەڵام 2 خاڵ 3 خاڵی باشە هەبێ هاوسەنگیەک ڕاگرێت.
یەکێکی تر لەو شتانی کە سەرمایه‌داری دەستی بۆ بردووە تەواوی پەیوەندی خێزانی و پەیوەندی کۆمەڵایەتیەکانە. ئێستا بە جۆرێک شێوازێکی لێ هاتووە تاک تەنها خۆی دەیەوێ بەختەوەر بێ لە کاتێکا بەختەوەری شتێکی پێکەوەیە هەمومان بە پێکەوە دەتوانین بەختەوەری دروستکەین. بەختەوەری ڕاستە لە ناخە ئەدۆزرێتەوە لە ناخی خۆیان بەڵام لە بەخشینەوە بەختەوەری دروست ئەبێ لە هاوکاریکردنەوە بەختەوەری دروستە بێ لە پێکەوە ژیانەوە بەختەوەری دروستە بێ. بەختەوەری مانای کۆبوونەوەی خێزانیەکانە کۆبوونەوەی پەیوەندیەکانە. ڕاستە گروپی هاوڕێکان بەشێک لە پەیوەندیەکانمان بەشێکی گرنگی سەرەکیە لە پەیوەندیەکانمان بەڵام ئەم پەیوەندیە جێگرەوەی خێزان نییە چونکە خێزان بەردی بناغی کۆمەلگا و هەموو بەختەوەریەکان لە ناو خێزانایە ینی خێزان دەتوانێت ببێتە هۆکارێک بۆ دروستکردنی ناسنامە هەم شوناسی تاکەکە ینی خێزان پایەک و گەورێکی زۆر زۆر بنەڕەتی هەیە لە ژیانی تاکە و ئەوەیە بەرهەمهێنەری سەرجەم گۆڕانە کۆمەڵایەتیەکان و سەرجەم ویستەکان و تەنانەت خودی بنیادنانی کەسێتی تاکی ژەگرێتەوە بۆ یە کاتێک دەبینی گۆڕانکاریەکانی سەردەم بە جۆرێکە پەیوەندی هاوڕێیەتەکە گرنگی زیاترە لە پەیوەندی خێزانی ئەمەش جۆرێک لە دەستبردن بۆ سەرمایه‌داری بۆ کە چۆتەنە ڕۆ چۆتە ناو پەیوەندیەکانەوە بە جۆرێک کە هەموو ئاسانکارێکی کردووە بۆ نمونە مناڵەکەت حەزی لە خواردنی خێرایە زۆر بە ئاسانی بەدەستی ئەگا ینی ئێستا وای لێ هاتووە لە ڕێگەی ئەپلیکیشنەکانەوە زۆر بە ئاسانی دەتوانانی داوای خواردنەکان کە لە هەر کاتێکی بەدەستی بکە تەنانەت کاتێکیش کە کۆبوونەوە هاوڕەکان دروست دەکەن هیچ پێویست بۆ ناکە خۆیان سەرقاڵکەن بە دروستکردنی ژەمە خواردنێکەوە کە لە فەرهەنگ و کولتوری ئێمە کاتێکی زۆری ئەوێ زۆر بە ئامادەکراوی لە ڕێگەی داواکردنەوە دەگاتە خزمەتی بۆیە ئێمە ئەوەی کە پێویستمان پێێتی وەکو باوان هەمیشە هەوڵبین پەیوەندیەکانی مناڵەکانمان دروست ببێ و فراوان ببێ بەڵام لە بەرامبەریشە لەسەر حسابی پەیوەندی خێزانەکان نەبێ بیزەبەت ینی بە جۆرێک بێ ئێمە کۆبوونەوەی خێزانیشمان هەبێ وە کۆبوونەوەی سەرسفری خێزانیش هەبێ ینی پەیوەندی خێزانی و بنەماڵەوەیەکانیش هەمان شێوە گرنگی خۆیان هەیە ئەو کۆبوونەوانە حەز بە ئارامی دڵنیایی تاک بەبرهەم ئەهێنێ بۆ بەتایبەت لە قۆناغی هەرزەکاریە ڕاستە تۆ دەرفەتی PAD لەگەڵ هاوڕێکانیە کۆ ببێتەوە بەڵام ئەوەی کە گرنگترە ئەوەیە کە تۆ بە خێزانێکی تۆکمە و ئامادەکرد بێت چونکە بەرپرسیارەتی خێزان لەم سەردەما ئەرکەکەی قورسترە چونکە ئێستا هەمدیسان سۆشیال میدیا و تەکنۆلۆژیا دەستی بردووە بە پەیوەندیەکانی مرۆڤ و پەیوەندیەکانی سنووردار و بچووک کردوێتەوە بۆیە پێویستەکە هەمیشە ئەو دۆخە زیندوی خێزان بە بەرۆکی هەرزەکارەکانمان بکەینەوە هەمیشە بیری خینەوە کە سەقامگیری خێزانی وا ئەکا پەیوەندی هاوڕێی کەشت بەهێز بێ سەقامگیری خێزانی دەستکەوتە بۆ تاکەکانمان بۆ ژیانکردنی هەریەک لە خێزان لەم ڕێگەیەوە یەکێک لەو پرسانەی کە بەرەو کەمبوون ڕۆشتووە پرسی هاوسەرگیریە دەبینی لە ڕێگەی تاگەرایەوە تاکەکان هەستیان چێژ لەوا بینێن بەسەڵتی بمێنەوە لە کاتێکە تەواوی بەختەوەری ژیان لە پەیوەندی هاوسەرگیریە ینی پەیوەندی هاوسەرگیری ئەوەندە گرنگ و پیرۆزە کە گۆڕانکاری ژیان لەناو خودی ئەو پەیوەندیە بەرهەم دەهێنێ بۆیە دەبینی دەرئەنجامی ئەوەی کە گەشەسەندنی گروپی هاوڕێیان و گەشەسەندنی پەیوەندیەکان لە دەرەوەی خێزان بە جۆرێک بۆ خواستی تاکەکان بەرەو تاگەرایی ڕۆشتۆ و دەیانەوێت لە سنووردارێکی کەمە پەیوەندی هاوسەرگیریان هەبێ و کاتێکیش دەچنە ناو پرۆسی هاوسەرگیریەوە ئەو بەرپرسیارەتی هەیەە هەریەکیان دەیخاتە سەر ئەستۆ ئەویتریان فیری هەڵگرتنی بەرپرسیارەتی نەبوون.
زۆر سپاسانەکەین بۆم دەرفەتا خۆشحاڵ بووین لەگەڵ ئێوە ئەمانەیە سەرەتا لەوە دەست پێ بکەین لە مشتریەکانتانەوە ئەو کەسانی کە سەردانی ئێوەکەن زیاتر چ کەسێکن و زیاتر لە چ تەمەنێکان و حەز بە کام جۆری خواردنی کوردەواریەکەن زیاتر کە سەردانی ئێوە خێر بە ناخوا سەر چاو گەورەتان کردین بەخێر بە ناخوا جانی من وەڵایی لێرە هەموو چین و تێشەکان بە هەموو نەوعێ یعنی لە کورد بێ لە عەرەب بێ لە ئینگلیز بێ لە هەموو نەوعەکان ئێمە هاتوو چۆمانەکەن یعنی لە زۆربەی شوێن کەیەن ئەڵێن لە بەخاوە هاتوین ئێمە لە هیچ کەلامان نەناوە هاتوین بەس لای تۆ نانەخۆین بۆ نمونە لە کەلارەوەیەن ینی ئەڵێ چەند مەطعەمی لێ زۆری لێوە یانە لەسەر ڕێگا من گەورەمەکەن یعنی کێنە لەم زۆر پێی گەورە بم کەمان پێڵێ ئەو کەسانی کە ئاوا بە تامەزرەوەییان سەردانی ئێوەکەن زیاتر چ تەمەنێکن وەڵایی لە هەموو تەمەنەکان هاتوو چۆمانەکەن چونکە خواردەکەی ئێمە بۆ هەموو تەمەنەکان دروستەکەین ئێمە نە زۆر چۆریەکەین نە زۆر خوێیەکەین لەبەر ئەوەی ئەگەرێکێکیشی تر زۆر مەگەر حەزی لە خوێنە بێ زیاتر حەز بە چ خواردنەکەکەن قۆزێکەمان خەڵک زۆر حەزی لێتی کەڵە شێرمان عینەن یا پراخی سەڵخ و گەڵامێومان هەیە ئەمڕۆ گەڵامێوەکەمان داناوە ئەمە یا پراخە گەڵامێوەکەمانە و گەڵای ناسک و کشمیشی پێچینەوانە ئەڵڵا کفتە کوپە ئەمانە هەمووی لێرە بەردەستە شفتە بە هەموو نەوع خواردنەکان ئێستا وەکو ئەزانین یعنی هەر خەڵک بەهۆی ئیش و کار و گۆڕانی ژیانەوە خەڵک وەکو پێشتر نییە ینی خەڵک ئێستا کاتی کەمتر بۆتەوە ئەوێ خێرا خواردنێک خواشتێکی دەستکەوێ بۆی با بڵێن ژەمەکەی بەڕێبکە بەردەوام بێ لە ئیشەکەی هەم بە هۆکاری ژیانی تایبەتی خۆیەوە با بڵێن هەنێک ئەم خواردنە کوردوانانە بۆ ئامادەکردنی کاتی زۆرتر ئەبێ خەڵک ینی حەز بەو ئەکات بۆ زوو یەت سەردانەکە یان لە کاتێکی ژەمەکانیان لە چ کاتێکا زیاتریان بۆ خواردن زۆر بە تامەزرۆییەوە کە خەڵک داوای بۆ نمونە داوای خواردنەکە ئەکات ئیتر من لێرە بۆی حازرەکەم و ئەو یەکسەرێ بەیە بەڵێ فەرمووی وەتوانن خواردنەکە تام خۆنی ئێمەش بەردەوامە بین لە قسەکردنەکانمان و باسی خواردنە جیاوازەکانتانەکەی تۆ حەزت چێکەی زۆر باشە مریش بۆ سوور کاتەوە وڵای ئێمە لە هەموو خواردنەکان بۆ نمونە لە هەموو خواردنەکان خەڵک حەزی پێێتی قۆزەکەمان زۆر بەتامە کەڵەشێرێکی زۆر جیاوازمانەیە یعنی کەڵەشێری کوردی خۆمە تا تێسینەکەم لێی نەنێم دوای ئەوە ئەم یەت بووم چونکە دای من دوو کەڵەشێر تێست دەکەم دوای ئەوە یەت بووم ئەمانە بزانین ینی لەسەر ڕای ئەوەی کە ئێستا گۆڕانکاری بەسەر هاتووە لە ڕووی ئەوەی کە جۆرەها خواردن هاتۆتە نێوەرێمی کوردستان با بڵێن ی وڵاتان خواردنی خێرا شتی جیاوازێ خەڵک بۆ ئەوەی کە تاقی بکاتەوە ئێوە چۆن هەوڵتانیاوە ئەم ڕەسەنایەتی خواردنی کوردی بپارێزن سەر ڕای ئەم جۆرە جیاوازانی خواردن کە هەیە یەک شتی خواردنی بڵێن کللتوری خۆمان نەبێ و خواردنی کوردەواری خۆمان ئەوەی کە حەزی لە خواردنی کوردەواری خۆمان بێ ئێمە لێرە بە جوانترین شێوە تەقدیمەکەین بۆیان بۆیە ئیتر لێرە لەخوا بەزیابێ ئێمە وازەین بەس خۆمان یعنی لای خۆمان و ئیشە هەیە لەخوا بەزیابێ عنی هەموو بە هەموو نەوعێک هەموو چینی و توێژەکانی عین لە گەورە تا بچووک یەک لامان نانەخوات هەوڵتانیا ئەو تاموو چێژە وەکو خۆی بێڵینەوە و هیچ شتێکی چۆن جاران نرکمان خواردنی کردووە ئێستا ئەو خواردنەمان ئاوایە شەڵا ئەگەر دواییش خۆتان ئەیبینن گیانەکەم خۆش قوربان برنجی کوردی بەکارهێنین گۆشتی فرێشە یعنی بە هیچ شێوەیەک هیچ شتێکی یعنی فرێش نەبێ بەکاری نایەنم لێرە لەخوا بەزیابێ ئەوەشی کە ئیخوا یعنی خۆیان شایەتی ئەوایەن زۆربەی کات کە نەفرێت ئەڵێ حەز لە چی بخۆم ئەڵم بڕۆ قۆزێکی زۆر بەتامی لێ ئەگەر خۆش نەبوو ئەڵم پارەمەیە و بڕۆ دەرەوە یعنی بەو نەوعە ئەگەر بەدڵی نەبێ ئەڵێ نانا بەدڵمە 100% لە وەسفەکەی تۆ زیاتر بووە خەڵک لە درەنگانی شەوە یەت بۆ ئەم جۆرە خواردنە کوردەواریانە با بڵێن وەکو کەباب و کوردەواریانە بڕواەکەی یعنی نەفەرمان هەیە بەس بۆ برنج و شلە و مریشکی سوورە کراوێت شەو سەعات 10 و نیوە
ئێمە وەختی داخستنمانە کەباب هەبێ نایخوات ئەڵێ وەڵام من بەس حەزم لە برنج و شلەیە یعنی جاری وایە مەڵین درێنگە وەختی کۆکردنەوەمانە بەس کەباب هەبێ هی وایە کەباب ناخوا بەس حەزی لە برنج و شلە کەساتر بەڵێ بەڵێ لەخوا بەسێ هەبێ تەمەنێکن زیاتر لەو کاتەیە گەنجن یان والله تر بە هەموو تەمەنەکانیان یعنی هینی ئەوە ناکەم بڵێم بزەبت چ تەمەنێکە هیچ کوڕە گەنجە جوانەکانمان ئەوە حەزیان زۆرتر لە برنج و شلەیە بەس ئیتر جاری وایە بە تەمەنەکانی زیاتر کەباب بەخۆن حەزیان لێیەتی گیانەکەمی بەخێر بێن سەر چاو بەڕێزن سەر و چاوان گیانی من ئازیزانی من لە بەدواداچوونی ئەم جارشمان گەیشتینە کۆتایی تاکو و بەرنامەیەکی دیکە و بابەتێکی گرنگی نێو کۆمەڵگاکەمان بەخوای گەورەتان دەسپێرن خواتان لەگەڵ.